خۆشەویستانی ئێمە جوانترین سڵاتان لێ بێدەم کاتتان باش خۆشحاڵم کە ئەمڕۆژ بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتان نابم هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتان نابێت و هەتا کۆتایی پرۆگرامیش لەگەڵتان بمێنەوە. عزیزانی ئێمە بۆ میوارە میوانێکی زۆر عزیز و خۆشەویست لە ستۆدیۆ لەگەڵمتایە ئەویش کاک محەممەد مێرگە سۆریە کە نووسەر و توێژەر. کاک محەممەد ئەمڕۆ ئەم کتێبەی بڵاو کردوێتەوە کە ئەم کتێبە بە ناونیشانی شەهیدان و سەربەران لە ڕۆژنامەوانی کوردیدا و هەروەها کوردستانی نوێی وەکو نمونە هێناوەتەوە کە ئەم کتێبە ئەمڕۆ لا ساڵۆنی کوردستانی نوێ لە مەراسیمێکدا واژووی لەسەر کرا ئەم بەیانیەوە هەروە بڵاو کرایەوە. پێمان خۆش بوو ئەمڕۆ میوانداری کاک محەممەد بکەین بۆی پێکەوە لە نزیکەوە باز لەم کتێبە بکەین و هەروە بزانین ناوڕۆکی کتێبەکە و گرنگی ئەم کتێبە لە چیدایە وەک دەزانێت کە کاک محەممەد پێشتری چەندین بابەت و کتێبێکی نووسی و بڵای کردوێتەوە کە پێش لە پرۆگرامەکەمانە چەند جارێک میوانداریمان کردو لەگەڵمانە بووە. کاک محەممەد بەخێر بێت. زۆر خۆشحاڵم کە جارێکی پێکەوەین. زۆر سپاس بۆ ئامادەبوونت و پیرۆزبای بڵاوکردنەوەی ئەم کتێبە نوێشت بەهیوای بەردەوامی بۆتەوە. کاک محەممەد باس سەرەتا یەکسەر لە ڕاستە کە زۆر جار باز لە ناونیشانی کتێبە کرێت ئاماژە بۆ کرێت کە ناونیشانی کتێبەکە بەشێکە لە ناوڕۆکی کتێبەکە ئەبێتانی کاتێک خوێنەر ناونیشانی کتێبەکە خوێنێتەوە یەکسەر مەفهومێکی لا دروست بێت وێنایەکی لا دروست بێت کە ناوڕۆکی کتێبەکەش باز لە چی ئەکات. شەهیدان و سەربەران لە ڕۆژنامەوانی کوردیدا کوردستانی نوێوەکو نمونە ئەمەوان بە ڕووکەیت و زانیاری دێ بە ئێمە بینەرانیش. بەڵێ دووبارە زۆر سپاس بۆیەوە و سپاس بۆ بینەرانی گەلی کوردستان بۆ بەرنامەکەتان. ئەم کتێبەی من ئەوە بەرهەمی سێزدەمین چاپکرا و بڵاوکراوی خۆمە. ئەمە توێژینەوەیە کە پێشکەشی زانکۆی سلێمانی بەشی ینی کۆلیژ زانستە مرۆڤەتەکان بەشی میدیا و پەیوەندیگەشتەکان کراوە بۆ بەدەستێنانی بە کالیرۆس. ئەمە لاپەڕەی سەربەران و شەهیدان من لەبەرەوە هەلم بژارد چکە پەیوەندی ڕاستە خۆی بە دەستپێکی کاری ڕۆژنامەوانی یان ڕۆژنامەوانی کوردیەوە هەیە. لێرەوە پێم خۆشە سپاسی بەڕێز دکتۆر هەواڵ بکەم کە سەرپەرشتیاری ئەم توێژینەوەم بووە، سپاسی کوردستانی نوێژ بکەم کارکی چاپکردنی ئەم کتێبیان گرتەستەوە، سپاسی کاکرم عوسمانیش بکەم کە دیزاینەری ئەم کتێبەی کردووە. ناوەڕۆکی کتێبەکە وەکو باسم کرد تایبەتمەندە بە لاپەڕەیەک کە و لاپەڕەیە پەیوەندی بە دەستپێکی کار ڕۆژنامەوانی هەیە. لە هەمان کاتیشا سێ بەش هەر بە شەو چەند سێ بەش پێکاتوە. بەش یەکەمی لەسەر ڕۆژنامەوانی کوردی و ڕۆژنامەی حیزبیە، بەشی دووەمی لاپەڕەی شەهیدان و سەربەران لە ڕۆژنامەوانی کوردی، بەش سێمی کوردستانی نوێ و لاپەڕەی شەهیدان و سەربەران. واتە تۆ ویسوودە کاک محەممەد ینی دوو بابەت تێکەڵ یەکتری پێ، یەک کاری ڕۆژنامەوانی کە پێگومان کارێکی زۆر گرنگە و هەروە کارێکی گەورە پیرۆزە و هەروە کاری پێشمەرگاری یاخود ئەو شەهیدانەی کە لە ڕێگەی ڕزگاری خوازی کوردستان گیانی خۆیان فیدا کردووە کە هەمیشە لە ڕۆژنامەکانە بەتایبەت ڕۆژنامەی کوردستانی نوێکە وەکو خۆت وتە کە هەمیشە لاپەڕێکی تیا بووە باسی لەو شەهیدانە کردووە. بێگومان هەردوو کارەکە کارێکی زۆر مەزن و پیرۆزە کە کاتێک دەستەکەی بەکاری ڕۆژنامە نووسیژە خۆت ڕۆژنامەوان ئەویش لە هەمان کاتە وەکو سەربازێکی ون یاخود وەکو قەڵەم بەدەستێک چۆنەڵی ڕاوەچوونی خۆی ئەخاتە ڕوو یاخود پشگیری و هەروە بابەت و کۆمەڵێک پرس و ڕای گرنگ ئەوروژێت. من مەبەستی سەرچیم لەوە بوو کە هەم گرنگی بە لاپەڕەی تایبەتمەند لە ڕۆژنامەوانی کوردی بدەم، چکە ئێستا گەر ئێمە سەیری بکەین بەشێکی زۆری ئەو توێژینەوانەی کە لە بواری ڕۆژنامەوانی بە کالیرۆس و ماستەر و دکتۆراکرێ زۆر کەم خۆی لە لاپەڕەی تایبەتمەند نەدرێت. زیاتر ئێستا بڵێن زۆر گرنگی بە میدیای بینراوە درێت، تەلەڤیزیۆن و بیسرا و رادیۆ یان گۆڤارەکان. تەمان دەستپێکی کاری ڕۆژنامەوانی لە هەموو جیهان لە وەرەقە دەستی پێ کردەوە، واتە لە نووسین یان بڵێن خوێنراو، چکە ئێمە سێ بەشمان هەیە، بینرا و بیسرا و خوێنراو. ئەمەی من کە بەستومەتەوە بە ڕۆژنامەی کوردستان وە کۆمەڵێک لە گۆڤار و ڕۆژنامەکانی دواتر کە لە قۆناغی بڵێن دوای دەرچوونی ڕۆژنامەی کوردستانی دایکەوە دەرچوون،
بۆ ئەوە بووە کە لە هەموو ئەو قۆناغانە گرنگی بە کەسانی بەختکەر بە ئەو کەسانە دراوە کە تێکۆشان و خەبات دەکەن واتە ئێمە لێرە ئەمانەوێ ئەوە پەیامە بگەینین بە خەڵکو و بە ڕۆژنامەوان و بە نەوەی ئێستا کە یەکێک لە سیما و خەسلەتەکانی کاری ڕۆژنامەی کوردی یان دەستپێکی ڕۆژنەوانی کوردیان بڵێن تایبەتمەندەکانی ڕۆژنامەی کوردی پەیوەندی بە ڕوحی بەرەنگاربوونەوە و کۆنلەدان و قوربانیدانەوە کە ئەمە یەکێکە لە سیمایەکانی ئێستا گەر سەیری ڕۆژنامەوانی ئێرانی و تورکی و ئەوڕۆپی بکەین بەشێکی هەریەکی تایبەتمەندی خۆیە بەڵام بەشێکی زۆریان پەیوەندی بە گەشەی سیاسی یان پیشازی یان دەرکەوتنی چینی برژوازیەوە هەیە بەڵام لە کوردستان دەرچوونی ڕۆژنامەی دایک خۆی کوردستانی دایک لە قاهێرەوە دواتر لە چەندین شوێنی تر و دواتر هاتۆتە ناو کوردستان ئەمە خۆی لە خۆی ئەوە پێشانەدا کە ئەم ڕۆژنامەیە ڕۆژنامەی کۆنەدان بووە بەرنگارێک بۆ دژی دەسەڵاتی سەردەست و هەروەها وشارکردنەوەی خەڵک بەڵام تۆ کاتێک بەرنگاری دەسەڵاتێکەکەی بە قەلەمەیکەیت بە خوێنەیکەیت خوێن ئەو کەسانن کە خۆیان لە پێناوی نیشتیمان بەختەکەن کە شەیدانن ئەو کەسانن کە سەروەرانن اینجا بۆیە من ئەو نیشانم هەلبژار و یەکێک لە ژمارەکانی کوردستانی دایک ناوی شەید هاتووە و ئەوی شەید عەبدولقادری کوڕی شێخ عەبدوڵڵای نەهریە هەر بە ناوی شەید هاتووە لە هەمان کاتە لە ڕۆژنامەی غەزەت بڵێن اتحاد و تەرەقی غەزەتە سی دیسان باسی شەید هاتووە و هەتا باسی ناوی سەروەر هاتووە کە بۆ حاجی قادری کۆی بەکارهێنراوە کە لە تاریخەکەشە ئالێ لە 1996 کۆچی دوایی کردووە بە کەسێکی منەوەر و گەورە ناویە بە و لە گۆوارەکان و ڕۆژنامەکانی دواتریش بە هەمان شێوە لە گۆواری لە ڕۆژنامەی پێشکەوتن یەکێک لە ژمارەکانی باسی دیاریکردنی ڕۆژی شەهیدان اینجا ڕۆژی شەهیدان و ماتەم هاتووە واتە ڕۆژێک لە ناو کاری ڕۆژنامەوانی کوردی بە شەهید ناو ببرێ واتە ئێمە لێرە هەست ئەەکەین درێک بەوە ئەەکەین کە ڕۆژنامەی کوردی هاوتەریب لەگەڵ کاری ڕۆژنامە و کاری وشاری وەگەاندنی زانیاری یان بڵێن پەیامی ڕوبەڕووبوونەوەی تیا بووە لەبەرەوەیە زۆر گرنگی بە و ڕۆژە دراوە یان بە کەسانی خەباتکەر و تێکۆشەر دراوە لەلایەکی تریش ڕۆژنامەی دواتر کە یەکێک لە سیمایەکانی تری دەرکەوتنی ڕۆژنامەی کوردی ڕۆژنامەی حیزبیە یان بڵێن ئایدیایەک فکرەیەکی لە پشت بەڵێ یەکێک لەوانە گۆواری نیشتیمانی کۆمەڵی ژیانەوەی کوردستانە ژێکافە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەرچووە لەو ڕۆژنامەیەش دووبارە هەر لە یەکەم ژمارەی باسی شەهید کراوە ئەو شەهیدەی کە تازە ناوەمبەر شێخ عەبدولقادر لەگەڵ هاوڵانی کە کۆمەڵێک بوون لە سێدارە دران و دواتریش ئومێدی ئیستیقلال بە هەمان شێوە باسی شەهیدی کردووە و چەند کەسی چەند کەسێکیشی ناو بردوون و لە قۆناغەکانی بڵێن دواتر بەردەوام ئەم سیمایە دەرەکەوێت بەڵام دوای ڕاپەڕین کە کوردستانی نوێ لەدایکە بێ من لەبەرەوەش بە نمونە مێناوەتەوە یعنی یەکێکە لەو ڕۆژنامانەی کە هەرتا ئەمڕۆ لاپەڕەیەک یان پاشکۆیەکی هەبوو تایبەت بە شەهیدان ئیترەمە بە من نایبەسمەوە بەو قۆناغە مێژوویە کە کوردستانی نوێ پێات تێپەڕیەوە یان ئەو ئۆرگانەی یانە و حیزبەی لاینەی لە پشتیەتی بەڵکو من ئەیبەسمەوە بەوەی کە دایم پێگەی شەهید لە کۆمەلگەی کوردی لە هەموو کۆمەلگایەکان پایەدارە ینی ڕێز لێگیراوە بۆیە کوردستانی نوێ بەردەوام ئەو پاشکۆیە ئەو گۆشەیە ئەو لاپەڕەی هەبووە و بە تەمەنترین ڕۆژنامەی کوردی دانرێتن کە تا ئێستا ئەو پاشکۆ بڵێن گۆشەی هەبێت و بەردەوام دەربچێت جامەش بەڵێ قەدەری کووردە ئێمە هەمیشە و بەردەوام لە چەندین قۆناغی مێژووی کە ئێستاش چەند ساڵ پێش ئێستا
سال پێش ئێستا کە داعشات قۆناغێکی شەهید تری ماندا و بەڵێ ڕاستە. قۆناغێکی تری ڕوبەڕووبوونەوە هاتە پێشەوە و کۆمەڵێک ڕۆلەی ئەم گەلە شەهید بوون کە بیرهینانەوەیان بەڕاستی کەمترین خزمەتە بە کەسوکاریان لەبەرەوە ئێستاش بەردەوام ئێمە مەترسیمان لەسرە دایم ئەبێ وەکو جەنگاوەرێک هەمیشە ئامادە ساز بین بۆی بتوانین بەرگری لە خاک و نیشتمان بکەین بۆیە من هەمیشە هەست دەکەم ئەو لاپەڕەیە بوونیە بێت هەتا گەلەکەمان خاکەکەمان ئەگات یعنی ڕزگارێکری و گەلەکەمان ئەگاتە مافی خۆی بێگومان وایە کاک محەممەدەمەوە پرسم کە تۆ ڕۆژنامەی کوردستانی نوێت بە نمونە هێناوتە بەڵام چەندان ڕۆژنامەی کەژێک و خۆت و دەبێت قۆناغەکان کە باسە ڕۆژنامەی کوردێکی ڕۆژنامەی حیزبیەتەکە و هەروە کۆمەڵە ڕۆژنامەی کەش هەیە بە ئێستاشەوە کە بوونیان هەیە بەڵام ڕۆژنامەی کوردی کە ئەو مێژوە درو درێژەیە ئەو مێژە پڕ لە سەروەری هەیە و هەروە تاکو ئەم ڕۆژەش کە بەردەوامە و گرنگێکی زۆریە بە کۆمەڵێک بابەت و با پرس و ڕای گرنگ کە پەیوەندی ڕاستەوخۆ هەیە بە میلەتەکەەوە و هەروەها ئێوە پەیامەکانی بە شێوەیەکی ڕاست و دروست بگەێنێ پێت وایە لە ئێستاە ڕۆژنامەی کوردی ینی ئەگەر کوردستانی نوێژ بە نمونە بهێنین نۆجارێکی کە ئەو دەور و ئەو کاریگەری ماوە لەسەر خوێنەر بەتایبەت ڕاستە بابەتەکان گۆڕانکاری بەسرە هاتووە بەڵام ڕۆژنامە بەگشتی ڕۆژنامەی وەرەقە یان خوێنراو لە پاشە کشەیەکی زۆردایە بەڵام دیسان لەگەڵەوەش خوێنەری خۆی هەر هەیە یعنی ئێستا بەهۆی ئەو پێشکەوتانەی لە بواری تەکنۆلۆژیا و سوۆسیال میدیاوە هاتوتارەوە بۆ هۆی ئەوەی کە کتێب ڕۆژنامە گۆڤار هەموو پاشە کشێ بکە تەنها گۆڤار و ڕۆژنامە ئەلکترۆنی زیاتر خوێنەریان هەیە بەڵام دووبارە ئەواڵێمەوە کە دەستپێکی کاری ڕۆژنامەوانی هەموو وڵاتان هەموو ئەو شارستانیانەی هەیە هەر بە وەرەقە دەستی پێ کردووە واتە وەرەقە خوێنرا و بۆتە هۆکاری ئەوەی کە گەشەی ڕۆژنامەوانی بێتە ئاراوە یعنی ئەوەی کاڕۆ ئێمەش بەدیەکەین ئەوەیە کە ڕۆژنامەی کوردستانی نوێ وەکو ڕۆژنامەیەکی ڕۆژانە کە لە دوای ڕاپەڕینەوە دەرچووە توانێتی بەردەوام بێت لەسەر کاری ڕۆژنەمانی خۆی و بتوانێتن چەندین بۆشایی لە بواری ڕۆژنەمانی پڕکاتەوە لە هەندێک لە قۆناغەکانە ڕۆلێکی سەرەکی بینیوە لە گەاندنی چەندین پەیام ینی بۆتە هۆی ئەوەی کە هەم ڕۆلی بڵێن گەاندنی زانیاری بە وەرگرانی و بە خوێنەرانی و هەروەها توانیوێتی ببێتە وێزگەیەک بۆ پێگەاندن و پێشخستنی چەندین ڕۆژنامەوان یعنی ئێستا ئەگەر ڕۆژنامەوانێک لە بواری نووسین هەواڵسازی واتە لەسەر وەرەقەگە شارەزایی نەبێ ناتوانێت لە تەلەڤیزیۆنیشکە ڕاستە ئێستا ئێمە لە سەردەمێکین شاشە هەموو گۆشەکانی ژیانی ئێمەی داگیر کردووە بەڵام دوجار ئەوانەی لە پشت ئەو شاشەوەن ئەو سیاسەتەی کە کاری لەسەرکری ئەو بارە جیاجانێک کاری لەسەرکری هەموو ئەو کەسانن کە ئەنووسن واتە ئەو کەسانن ئەی خوێندنەوە ئەتوانن ئەو بەرنامانە ساز بکەن شاشەکە تەنها ئەوەیە وەرگر هەموو ئەو پەیامانەی تیا بینێتن کە لە پشتەوە کۆمەڵێک کەس کاری لەسەرەکەن بۆیە ئەمان گرنگیدان و بایەغدان بە بواری ڕۆژنامەی وەرەقەی ئەبێ بەردەوام بێت و ئەبێ پارێزگاری لێ بکرێت چکە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی تۆ پارێزگاری لە پەیامە دروستەکان بکەیت زۆر جاریش کاک محەممەدانی هەموو ئەو بابەت و ئەو وتار و ئەو شتە گرنگانەی کە لە ڕۆژنامەی لەسەر کاغەز ئەنووسرێت ئەبێت بەسەر چاوێکی زانیاری و هەرە بۆ تۆژینەوە و کۆمەڵی کەسی کە دووبارە سوودی لێ ئەبینێت چکامە شتێکە ئەمێنێتەوە و خۆت و تکابە پارێزگاری لێ بکرێت ئەبێ بە ئەرشیف بکرێت ینی هەموو ئەو ڕۆژنامانی کە دەرەچن لە ژمارەکانیان جا کاک محەممەد پێم خۆشە باز لەوکەم کە باز لە گرنگی ئەم کتێبەش بکەین ئەتوانی بڵێن ئەم کتێبەش ئەبێ بە ئەرشیفێکی گرنگ یاخۆ دەبێت بەگەرجینێکی دەوڵەمەند بەو کەسانی کە یانەبێت کە زانیاریان هەبێت لەسەر ڕۆژنامەی کوردی یاخود توێژینەوەیەک بکەن لەو بابەتە بێگومان هەر کتێبێک هەر توێژینەوەیەک بۆ بێتە سەرچاوەیەک بۆ توێژینەوەی تر واتە ئەو زانیارەی من ئەو توێژینەوەی من ئەبێتە زانیاری و توێژینەوەیش تر بۆ کەسێک تر بەڵام بە شێوەیەکی فراوانتر هەلو مەرجەکان
وات لەکات تۆ بڵێن بابەتەکان هەڵبژێری بەڵام سەرچاوەکان هەندێک جار جێگیرن واتە تۆ ئەبێ ئەو سەرچاوانەی ئەو دیکۆمنتانەی کە لە بەردەستە ئیتر و لێ وەرگرتنە هەڵنجاندنە ڕاستەوخۆ وەرگرتنە ئەمانە هەمووی چەند پرۆسەیەکە لە بواری توێژینەوە بەکارێنێ میتۆدی خۆی هەیە ئەوەی کێمە لێرە پشمان پێبەستووە میتۆدی مێژووی مەدانی خوێندنەوەی پێکا ناوەخن بووە ناوەخنی گۆوارەکان ڕۆژنامەکان بۆ چکە پێش ئەو توێژینەوەی من توێژینەوەیەک نەبووە لەسەر لاپەڕەیەک تایبەتمەند لەو بوارە بۆیە من بە مەدانی توێژینەوەکەم کردووە و یەکێک لە کارە قورسەکان لە توێژینەوەی مەدانی ئەوەیە کە کاتێکی زۆریەوێ لەوانەیە کەمترین سەرچاوشت دەستکەوێت ماوەی چەندێکی پێچوو چەند مانگێکی پێچوو چەند مانگێکی پێچوو چونکە بەکالریۆز بوو تێزی بەکالریۆز بوو ئەمە کۆمەڵێک میتۆدی خۆی هەیە ئەبێ لەوەنە لاپەڕەیە بێت ئەبێ ئەوەنە سەرچاوی هەبێت ئیتر ناتوانانی زیاترینی بکەی بەڵام من تومحم هەبوو زۆر لەوە باشتر پەیامەکەم بگەین و بتوانم بابەتێک لە ئاستی ڕۆحی شەهیدان بێتن ئامادە بکەم هیوادارم توانیم بێتم خزمەتێکی کەمیش بێ بە هەم کتێبخانەی کوردی هەم بواری ڕۆژنامەی کوردی هەم خزمەتێکی بچووک بە خانەوادەی سەربەرژی شەهیدانم کردبێ دڵنیام کەوایە کاک محەممەد ئەم کتێبک و ئاماژەم پێکرد کە ئەم بەیانە لە ساڵۆنی کوردستانی نوێکە کۆڕێکی بۆ ساز کراوە هەروە ناسێنرا پێشوازیکردن لەم کتێبە چۆن بوو یاخود ڕابۆ چۆنی ئامادەبووان و نووسەران و هەموو ئەو کەسانەی هاوڕێکانی خۆت وەڵام کتێبە ئێمە دامان نابوو لە یادی دەرچوونی ڕۆژنامەی کوردستانی نوێ چاپی بکەین بەڵام دوا کەوت لە چاپکردنی دواتر کە ئەم بارودۆخەی ڤایرۆسی کۆرۆنا هاتە پێشەوەی تر بەڕاستی درێژەی کێشە تا گەیشتە ئەمڕۆ بەهۆی ئەو بارودۆخی ئێستاوە هەیە ئێمە بەپێی ئەو بڵێن ڕێنمایەکانی تەندروستی کۆڕەکەمان ساز کرد نەماتوانی وەکو پێویست پێشوازی لە میوانەکان بکەین بەڵام ئەوانەی ئامادە بوونی تر خۆشحالیان کردین و ئێمە نەمانویست کاتێکی زۆر بە یعنی لە میوانەکان بگرین بەڵام بە ئەوەی خواستی ئێمە بوو ئەوە بوو کە ئێمە ویسمان پەیامەکەی خۆمان بگەین هێوادارین ئەو پەیامەمان گەیشت بێ بەوەی کە ئێمە وەکو ڕۆژنامەوان وەکو توێژەر هەمیشە و بەردەوام ئەبێ خزمەت بە ڕۆژنامەوانی بکەین و توێژینەوەی زیاتری لەسەر بکەین بۆ ئەوەی ئەو کەلێن و ئەو کەم و کوڕی و ئەو ڕەخنانەی هەمانە لەسەر بواری کاری ڕۆژنامەوانی بیخینە بەردەمی خۆمان و هەروەها زیاتر گەشە بە بواری ڕۆژنامەوانی بدەین بەگشتی لەستا کاری ڕۆژنامەوانی چۆن نەبینیت کاک محەممەد ئەو بابەتانەی کە دڵنیام خۆت خوێنەرێکی چاکی ینی ڕۆژنامەکانە خوێنیتەوە بابەتانێک کە بڵاو ئاکرێتەوە ئەو ڕۆژنامەی بڵێن هەموو ڕۆژنامەکان بەڵێ بێگومان ڕۆژنامەی نووسرا ئێستا زۆر پاشەکشەی کە پاشەکشەی کردووە بەڵێ پاشەکشەی کردووە لەو ئاستەی ئەم سەردەمەنین یعنی بە مقارنە بە بەراورد بەس بە قۆناغەکانی پێشتر لەوانەیە بەو شێوەیە نەبی بەڵام ئێستا ڕۆژنامە بەرەو تایبەتمەندیە چێ واتە تایبەتمەندی وەرگرتووە یعنی ڕۆژنامەی سیاسی ڕۆژنامەی حیزبی ڕۆژنامەی کۆمەڵایەتی ڕۆژنامەی تایبەت بە ژنان ڕۆژنامەی وەرزشی هەمووی هەریەکە و تایبەتمەندی خۆی زاران ڕۆژنامەیەک دەرەچوو هەمان بەشانەی تیا بوو ئێستا تایبەتمەندی خۆی وەرگرتەوە هەریەکە و لە بوارێک کاری خۆیەکە بەڵام لەگەڵ ئەوەش ئەو تەکنۆلۆژیایە بەڕاستی پاشەکشەیەکی تاوای پێکردووە وە خوێنەر بەگشتی کەم بۆتەوە یعنی ئێستا بیسەر زیاترە واتە ئێمە ئێستا جەماوەری بڵێن بیستنمان زیاترە لە جەماوەری خوێنەر و وەرگری ڕاستەقین هەستەکەم بڵێن وەرگرێکی هینمان هەیە وەرگرێکی بڵێن ماندوو یعنی وەرگر ملتەقی ئەوەی کە پەیامەکانی تۆ پێگەینی تووشی جۆرێک لە جۆرەکان خنکاندن بووە یعنی مەبەستم خنکاندن لێرە چییە
بەپێی ئەو توێژینەوانەی کراوە یعنی ئێستا وەکو جاران نیە ڕۆژانە تۆ هەزارەها زانیاریت پێگا بەڵام تۆ لەوانەیە دە زانیاری دوێ هەزارەها پەیامت پێگا بەڵام تۆ هیچ ئیشت بە هەموو پەیامێک نییە ئەو پەیامەی کە لەگەڵ خواستی تۆ ئەگونج لەبەرەوە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە وەرگێر تووشی مەلەل ببێ نیگەرانی ببێ زۆرێک لە جۆرەکان دلە ڕاوچێ ببێ دەرکەوتنی چەندین کێشە من ئێستا لێرەوە ئەمەوێتن ئەو بڵێن تێبینیە ڕابگەینم ئێستا میدیای کوردی بەگشتی میدیایەکی بەرپرس نییە میدیایەکی ئاراستەکراو نییە لە پێناو دروستکردنی تاکێکی سەرکەوتووە وە پێرکردنی وەرگر لە خواستەکانی بەڵکو ئەو میدیایە کە بە ئارەزووی خۆی ئێوێ وەرگر تێرکان نەک بە ئارەزووی وەرگر پەیامەکانی یەگەینێ ئێستا ئێمە دەیان و بڵێن سەدان سایتمان هەیە بڵێن کەناڵی سوۆشال میدیامان هەیە کەناڵی ئێژدیمان هەیە سەتەلایت کەناڵی ناوخۆیمان هەیە بەڵام هەموو ئەم کەناڵانە یعنی زۆرێک لە جۆرەکان بوونەتە هۆی ئەوەی کە یعنی وەرگر تێکەڵاویەک دروست بۆ وەرگر هین بێت یعنی خەڵک جەماوەر تووشی کۆمەڵێک کێشە بێتەوە کە ئەو کێشانە دوزار هەر لە ڕێی ئەو میدیایەوە لە ناو خەڵک دروست بوون واتە میدیا ئەبێ ڕۆلی بڵێن هەم هوشارکردنەوە هەم کات بەسەربردنیش یەکێک لە کارەکانی میدیایە بەڵام ناکرێت تۆ هەموو کاتەکە بەسەربردن بەسەر بۆ چکە دوزار ئەبێت هۆی ئەوەی کە ئەو وەرگرە تووشی مەلەل ببێ و لە هەمان کاتا دوورکەوێتەوە لە پەیامی ڕاستەقینە و تووشی ئەو خنکاندن ببێت کە باسم کرد واتە زیاتر لەوەی کە لەو خواستەی کە خۆی ئێوێ پەیامی پێگا بەبێ ئەوەی بتوانێت ئیستیعابەی بکە بێگومان ئەمەش بێگومان سەر لە شاوێ لە لای وەرگر دروست دەکات و ئیتر کارە باش و خراپەکان لە یەکتری جیان ناکرێتەوە ئەوەی کای گەندرێ ببینەر کاک محەممەد ئێمە کۆتا پرسیاری من بۆ تۆ ئەو بێت کە لە ئێستا ڕاستە بۆی ئەو بارودۆخەوە بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە کە کار و چالاکیەکان وەستان ئیتر بەتاوی کار و چالاکیەکان و کار و چالاکی هوەری بێت کاری ڕۆژنامەوانی بە یاخود مەراسیم و سازکردنی کۆڕ و مەراسیم و ناساندنی کتێبەکان بێت تا چەند پێت باشە کە ئیتر بۆ لەمە و دوانی دەستکرێتەوە بەو کار و چالاکیانە ئەتر کاتی خۆتی بۆ ئیتر کار و چالاکیەکان ناوەستێت و ژیان بەردەوام بێت هیوادارم هەموو ناوەندەکانی ڕۆشنبیری میدیایی بەپێی بەڕەچاوکردنی بڵێن ڕێنمایەکانی تەندروستی کار و چالاکیەکانی خۆیان بەردەوام بکەن بۆ لەبەرەوەی ڕۆلی میدیا یەکێک لە ڕۆلی میدیا هوشارکردنەوەیە واتە ینی ڕۆلی هوشارکردنەوە ببینن لە ئاراستەکردنی تاک بەوەی کە ببێتە بڵێن کەلتوری خۆپارێزی تاک واتە خۆپارێزی هەر کەسێ هەست بکە کە بۆ ئەم نەخۆشیش نەوێ بۆ هەر نەخۆشیێکی تر بێ پارێزگاری لە تەندروستی خۆی بکە و لە هەمان کاتە ببێتە هۆی ئەوەی کە ئەو ماوەی ڕابردوو کە بەشەیەک لە شێوەکان کەرانتین کرابوون زۆرێک لە جۆرەکان لە چالاکی ڕۆشنبیری میدیایی هەمەلایەنە بەشدار بن دوورکەونەوە لەو کەشە ناسەقامگیریەی کە کۆرۆنا دروستی کردووە چونکە بەڕاستی ئەو ماوەی ڕابردوو و بەو بارودۆخە سیاسیە و ئەو ئەقتصادی کە ئێمە ئێستا تیاتی پەرەبین بەڕاستی یعنی خوا فرسەتی تاچی کوردی بدە ینی باوەڕ ناکەم هیچ ملەتێک هیچ تاکێک لە سەرم زمینەوەک و کورت هەبێتن ئەوە بەرگەیەوە هەموو قەیرانە بگرێت و لێرشەوە هیوادارم کە لەوما لە چەند مانگی داهاتوو هەنگاوی دروست بەهاوێژرێت و لەگەڵ بەغار ڕێککەوین بۆی بتوانین ئەو مەرحەلەیە ئەو قۆناغەتی پەڕین چکە بەڕاستی گوشارێکی زۆر لە یعنی ئەگەر وا بڕواتن من هەست دەکەم ئەگەر بەدایان خەلک خۆی بکوژێ من وەکو ڕۆژنامە نووسێک بە دوواداچن بۆ بابەتە نەکردووە بەڵام من دڵنیام بە هەزاران کەس هەیە ئێستا بیر لە خۆ کوشتنەکات ئیشەڵڵا بۆ شێوەیە نابێتە پێویستە هەموو ژیانی خۆمان
خۆش یەکێک لەهۆ کارەکانی ژیان بەردەوامە دەستەکانە خۆشکاک محەممەد بورە زۆر سپاس بۆ ئامادەبوونت دووبارە پێرۆسپای بڵاوکردنەوەی کتێبەشەکەم دەرفەتەی پێتان بەخشین لەگەڵ تۆ بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم کە سووتان لە پرۆگرامی ئەمڕۆشمان بینی بێت زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمانە بوو بە هیوای ئێوارێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ